سڵاتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە هاتوونێتەوە لاتان کۆمەڵێک بابەتی هونەری و کللتوریمان بۆ ئامادەکردوون سەرەتای بەرنامەکەش گرنگترین هەواڵە هونەری و کللتوریەکانی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. لە شاری دهۆک و لە ڕێوڕەسمێکدا سڵاتان لەبێ بە ناوی خۆم و هاوکارانم لە ستافی بەرنامی هەفتانە پیرۆزبایی جەژنی ڕەمەزانتان لێکم بەرنامەم جارێ هەفتانەشتان پێشکەش دەکەین هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لە بەرنامەم جارێ هەفتانە هەیە. شاخەوانێکی کورد ماوەی چەندین ساڵە گەشتی شاخەوانی بۆ سەر چیا بەرزەکانی کوردستان دەکات و دیمەنی سروشتیە و ناوچانەش تۆمار دەکات. لە ڕۆژهەڵاتی کوردستان پیاوێک ماوەی 64 ساڵە سەرقاڵی ئەرشیڤی گۆرانی بێژە کوردەکانە و هەموو ئامێرە کۆنەکانی تۆماری دەنگە. ئەندازیارێکی بیناسازی لە ڕێگەی هونەری وێنەکێشان دەبێتە خاوەنی کاری خۆی و بژێوی ژیانی پەیدا دەکات. فریاد ئەحمەدی گەنجێکی خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان و دانیشتووی هەولێرە ئەو ڕاهێنەری یاری کیک بۆکسینگە لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا لە ئاستی 25 یاری توانیوێتی لە 17 یاری پلەی یەکەم لە کیک بۆکسینگدا بەدەست بهێنێت. ئەو لە وڵاتی تایلەندیش بەشداری یاریەکانی کردەوە توانیوێتی چەندین جار پلەی یەکەم بەدەست بێنێت تا ئێستاش لە کارەکەی بەردەوام و هانی گەنجان دەدات کە ڕوو لە وەرزش بکەن.
ڕێباز عەزیز گەنجێکی شاری سلێمانیە و دەرچووی کۆلێژی ئەندازیارێ دوایە کە کۆلێژ تەواو دەکات بە دوای کارێکدا دەگەڕێت بۆی کە بژێوی ژیانی خۆی پەیدا بکات. ئەو ڕوو دەکاتە هونەری وێنەکێشان بە چەندین ستایلی جیاواز وێنە دەکێشێت. هاوڵاتیانی زۆر خواستیان لەسەر کارەکانیانە و ئەو کەسانی کە دەیانەوێت وێنە بکێشن دەچن لای ڕێباز بۆ وێنەکێشان. سعد شێخانی هونەرمەندێکی خەڵکی قەزای شێخانە هونەری هێناوەتە نێو ماڵەکەی خۆی و دوو منداڵی هەیە کە حەزەکان فێری هونەری موسیقا و موزیکژەنین بن. لەوە لە ئێستادا ئامێرەکانی موزیکی فێریان کردووە توانن هەم گۆرانی بڵێن هەم بە شێوازێکی زۆر جوانیش موزیک بژەنن.
بۆ یەکەم جار شاخەوانێکی کورد بە تەنیا کاری شاخەوانی دەکات و سەردانی شاخ و کێوەکانی کوردستان دەکات ئەو دەچێتە هەر ناوچەیەک شەوانە لەوێ دەمێنێتەوە دیمەنە جوانەکانی ناو سروشتی کوردستان وێنە دەگرێت هەروەها لە نێو بەفر و ناوچە شاخاویەکانی کوردستان دەمێنێتەوە خواردنی جۆراوجۆر دروست دەکات ئەو دەیەوێت دیمەنێکی جیاوازتر و جوانتر لە شاخەوانی نیشانی خەڵکی کوردستان بدات.
ڕەحمان تەقیزادە هاوڵاتێکی خەڵکی شاری شنۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ماوەی 64 ساڵە خەریکی کۆکردنەوەی ئەرشیڤی گۆرانی بێژانی کۆنی کووردە، هەروەها و تۆمارە دەنگیانە و دەستگاکانی تۆماری دەنگ کە لە کۆندا تۆماری گۆرانیەکانیان پێکردووە. ئەو بەشێک لە گۆرانیەکانی هونەرمەندی نەمر حەسەن زیرەکی لەلایە کە خۆی تۆماری کردووە.
لا بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەشتنەوەی تر و بەرنامێکی دیگە هەفتانە هەر شاد و بەختەوەر.